حتمما خوای گەورە حەقی ئەو نان و کەبابەمان لێکا دۆ کەلویا فڕێمانداوە وەڵای قوربان جارە ئێمە پێش هەموو شتێ هاتی سەیری ئەمەمان کرد بەڕاستی ئەوە کارەساتێکی زۆر ناشرینە خوای گەورە ئەو هەموو شتەی دروست کردووە بۆ ئێمە ئەو هەموو دار و گیا و خۆشی ژیانەی دروست کردێ ئێمەش ناوێ ئاوا شق لەو خۆشەی کوردستان هەڵدەین زۆر پێم ناخۆش و بەڕاستی بەبەستمان کەمکردنەوەی ئەم حاڵەت و دیاردانەی بەڕاستی وەڵاهی داوا ئەەکەم لەو خەڵکانەی کە ئەچن بۆ سەیران و بۆ گەشت و گوزار بۆ هەموو مەتێکەکانی کوردستان ژینگە پارێزون چاویان لەو خاکۆی و خاکی خۆمانە خاکی کوردستانی خۆمانە هیچ کەسی تر نییە ئەها ئەلاگەکانش خەینا بەس ئەو نانە فڕن نەدەن و لە خەڵ نەچێ دەبانی ئەحتیمالی ئەوەیە گرانیشمان بێتە پێشەوە بەس داواکەم لەو خەڵکە ئاوا نان فڕێ نەدا بە پاوە نەست دەبانی من خۆم گرانی بینیوە بڵێ خوای گەورە حەقی ئەومان لێ کاتەوە گەر ئاوا حتمما خوای گەورە حەقی ئەو نان و کەبابەمان لێکا دۆ کەلویا فڕێمانداوە حتمما زۆرم پێ ناخۆشە بەڕاستی هەم لایەن ئەخلاقیەکەی هەم ژینگەیەکە هەم دینیەکەی ڕێگریمان بەخوا خەڵکی کوردستان قابلی ئەم شوێنە خۆشە نییە ئینشەڵا قابل بن ئەزای فەرموو کاگەسێکە خۆرە لە خوارەوە من هاتووم سەیرم کردو هەتاسە ئاوان نان و کەباب و شت فرێدراوە هەر لەبەر خاتری خوای گەورە ئێمە ئەوە نەبێت چی بکەین وایە ئەم نەتخوا حازەکە و ئاوەکە و ناداوچیمان لێ گیراوە باوەشمان لێ دەگیرێتەوە بەخوا خوای گەورە ڕەحممان لێ بکات زۆر نامنەتین لەو وەعزە زۆر نامنەتین حەمد و سەنای خوا ناکەین بەعام ئێمە حەمد و سەنای خوا بکەین بۆ نان بۆ ئاو بۆ ئەو خوا ئەو هەموو شتە جوانەی داوە پێمان ئێمە بێ حەمد و سەنای خوا بکەین حەمد و سەنای خوا نەکەین خراپە شتێکی زۆر خراپە هلا بكم